بەداخەوە ئەوڕۆکە ئەتوان برێم ژمارە پێوانەین تۆمار کرد لە دەستدانی دەرفەتی گۆڵکردن. باوەڕ ناکەم هیچ تیپێک لە خولە بەو شێوازە و هەموو دەرفەتی گۆڵکردن دروست بکە هەمووی یعنی نەک دەرفەتی بابرین 150 و 130 هەمووی 190 و 100 دوو گۆڵمان کرد دیسا وەکو یاریەکەی زانکۆی جیهان تیپەکەم خاو بووەوە و دوو گۆڵیان کردەوە تیپێکی زۆر بە تەسلیم نەبوو تیپی شێخان یعنی دوو گۆڵیان خوارد بۆ هەر ئەوان یعنی هەوڵیان ئەدا نەتیجەکە بینەوە ئێمە بە هەموو شێوەیەک زۆر باشتر بووین بەڵام دوای دوو گۆڵەکەیوان چەند گۆڕانکاریەک وای کرد ئەنجامەکە دیسا بگەڕێنەوە ساڵحیمە بەسی تر ئەوە تۆ پێ ئەوەیە ئەوان دیار بوو ئاسابی خۆیان لە دەستدا و ناوبژێوان شارەکە کۆتای پێینە نەمان دەویست ئەوابی دەبانویست بە یاری یاریەکە لە ساڵحیمە کۆتا بێت چ مشكلة ما قالنا يعني روان دسنيا بل مشكلة ما عميل قال هر شهر حكم ما بينك حكم جيت دا يعني بيتشك جي اسلوب حكميه نبي براستي شهر لاعب ما طرد كرن يك لاعب جي حقيقي طرد نبي يك لاعب تنيجي اما بدايته حالته توي رميه فاول توي ديار بأف حكما يهات يكرين مع الاسف بتشيكك هات بعد نفس صاحده ضل جانتري حكم كات هيك من دال انا وصاحبات جانتري وحكم ذكرت لاعبي ما لنيوي صاحد درشيا لنيوي صاحد نوانديتيا طوب لنك ناقص الرايه بلنك لنيوي ساحه انفراده دوبا دوا لنيوي صاحد شو انفراده الرايه بلندكات او تشانه بس لك لكن او حكم مديتيا بس لكن او حاديتيا